پارتی دانوستانەکانی بۆ پێکێنانی حکوومەتی نوێ دەست پێ کردو لە ڕێوە یەکێتی بۆ بەشداریکردن یەکلایی بووەتەوە گۆڕانیش لە دووڕێیاندایە و بڕیاری کۆتایی جواتی نیشتیمانیە و حیزبە یەکلایی یەکاتەوە. وەفدەکەی پارتی دەسەڵاتی بڕیاردانیان نەبووە، تەنها وەفدی ڕاگۆڕینەوە بوو لەگەڵ یەکێتی و بزوتنەوەی گۆڕان. پارتی دەڵێت ستراتیژیەوان بۆ کابینەی نوێ تێڕوانینی هاوبەشی لایەنە بەشداربووەکانە بۆ دۆخی سیاسی و ئابووری و بەڕێوەبردن. ئەوەی بەلای پارتیەوە گرنگە ئەوەیە ئەو لایەنانەی دەچنە حکوومەتەوە تا کۆتایی 4 ساڵەکە لەناو حکوومەتدا بمێننەوە و مانەوەشیان بەشێک بێت لە ڕێککەوتنی نێوانیان. ئێمە چەند حزبین پێکەوە بەڵێ منافەسەمان هەیە، بەڵام منافەسە و معارەزە دەبێت لەمە دووە لێک جیاکەینەوە. ئێمە منافسی یەکین لە جێبەجێکردن و لە تەرحکردنی پرۆژەی باش بۆ خزمەتی خەڵکی کوردستان. مەسەلە زەمانە نیە، مەسەلە ئەوەیە کە ئێمە دەبێت تەفاهمێکمان هەبێت لەسەر ئەم بارودۆخی ئێستای کوردستان تێدایە، چ لە بواری سیاسی، چ لە بواری ئەقلیمی، چ لە بواری ئابووری و ئەوەی کە لەگەڵ عێراقمانە، ئەوەی کە لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر هەمانە. ئەمانە وامان لێ دەکات هەست بە مەسئولیت بکەین بەرامبەر بەوەی کە پێویستمان بەوەیە کە پێکەوە ئەم وڵاتە بڕێ. ئێمە دەڵێن پێویستمان بەوەیە کە ئەم وڵاتە پێکەوە بڕێوەبەرین. جا ئەوە دەبێنەوە سەر ئەوەی کە چۆن دەتوانین ئەمە ڕێک بخەین و لە چوارچەوەی وەرەقەیەکی تەفاهم بێ یان هەر شتێکی تردا بێت لەگەڵیاندا. پێکێنانی حکوومەت بێ یەکێتی مەحاڵە و ئەوەشی ڕوونە یەکێتی دەیەوێت زۆرترین پۆست لە حکوومەتی داهاتوو وەرگرێت، چونکە بووەتەوە حزبی دووەمی هەرێم. وتەبێژیە و حزبەش دەڵێت ستراتیژیەوان بۆ کابینەی نۆیەم ئارامی و هەلی کار و خزمەتە. پێگە ئەمە بڕیاری ئەومان نەدایە کێچی بێ، بڕیاری ئەومان داوە ئێمە لەسەر ئەساسی شەراکەت بێکەوە ئیشەکەی. شەراکەت بە معنای ئەوەی کە نەک مشاریک شەراکەت ئەوەیە کە بڕیارەکان بەیەکەوە دەدەین. استراتیژی کابینەی داهاتوو وەکوتم ئارامی، دۆزینەوەی هەلی کار بۆ خەڵک، بوژانەوەی اقتصادی و بەرەو پێشبردننی، پێکەوە ئیشکردنی کەرتی تایبەت و کەرتی گشتی. بەشداریکردنی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت یان مانەوەی وەک ئۆپۆزیسیۆن هەردووکیان بۆ پارتی گرنگن، چونکە دەیەوێت بزانێت چۆن مامەڵە لەگەڵ و حیزبەدا دەکات. بزوتنەوەی گۆڕانیش دەڵێت سەرنج و تێبینیەکانی خۆیان بۆ وەفدەکەی پارتی وتووە و بڕیاری کۆتاییشیان لە لای جواتی نیشتیمانی بزوتنەوەکەیانە. و ئێمەش باری سەرنجی خۆمان و تێبینیەکانی خۆمان بەبرایانی پارتی ڕاگەیاند و هەردوو لە بیر و ڕامان گۆڕیەوە و لە باری سەرنجی یەکتر و تێبینیەکانی یەکتر تێگەیشتین و ئەم کۆبوونەوەیە یەکەم کۆبوونەوەیە، بەڵام کۆبوونەوەی تری بەدوادادێ بڕیاری بزوتنەوەی گۆڕان لای جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە. ئێمە ئەوڕۆ برایانی پارتی هاتن و ڕای خۆیانیان بە ئێمە وتووە ئێمە ڕاو سەرنج و تێبینیەکانی ئەوان و وەڵامی خۆشمان لە جواتی نیشتیمانی باز دەکەین و بڕیاری کۆتایی لای ئێمە لای جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان. گەرچی پارتی بە وەفدێکی نیمچە باڵا گەڕی دانوستانەکانی بۆ لای دوو لایەنی سیاسی دەست پێ کردووە و ناشیەوێت هیچ لاینێک کە مەیلی دانوستانی هەبێت بێبەشی بکات لە مشتومڕی بەشداریکردن لە حکوومەت. بەڵام هێشتا ڕوون نییە کارنامەی کابینەی نۆیەم چۆن ئەو قەیرانانە چارەسەر دەکات کە بەشێک لە لایەنەکان لە کابینەی پێشوودا بەهۆی وەکشانەوە و ئۆپۆسیۆن بوونیان هەڵبژاردەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.